بریتیش گرامر سکوڵ یەکەم قوتابخانەی بەریتانیا لە کوردستان و عێراقدا کە لە دەرەوەی بەریتانیا بکرێتەوە و سەر بە خوێندنگە بەریتانیەکانی دەرەوەی ئەو وڵاتەیە کە بە BSO ناسراوە. ڕاستەوخۆ لەلایەن ISI بەریتانیەوە ئەکریدیتەیشنی پێدراوە کە دەستگای باوەڕپێکرا و دانپێدانراوە لەلایەن وەزارەتی پەروەردەی بەریتانیاوە. گرامەر سکوڵەکان کۆنترین قوتابخانە نایەبەکانی بەریتانیان، مێژووەکەیان دێرینە کە زیاتر لە 700 ساڵە لانەی قوتابیە نایابەکانن. لە خاچی بەریتانیادا زیاتر لە 200 گرامەر سکوڵ بوونی هەیە. سەرەکیترین ئامانجی ئەم قوتابخانانە دروستکردنی نەوەی سەرکردەیە کە زۆرێک لە سەرکردەکانی بەریتانیا و کەسە ناودارەکان دەرچووی ئەم قوتابخانانە. بریتیش گرامەر سکوڵ لە کوردستان تاکە خوێندنگەیە کە هەموو 2 ساڵ جارێک لە بەریتانیاوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێ و راپۆرتی دەدرێتە وەزارەتی پەروەردەی بەریتانیا. چیتر پێویست ناکات ناوەکانتان بچنە دەرەوەی وڵات، چونکە بریتیش گرامەر سکوڵ خاوەنی هەموو ستانداردەکانی گرامەر سکوڵەکانی بەریتانیایە لە کوردستان و عێراق. قوتابیان لەم قوتابخانەیەدا ئامادەکرێن بۆ تاقیکردنەوەی ئۆکسفۆرد AQA، IGCSE و ئۆکسفۆرد AQA A-Level بۆ گەیشتن بە زانکۆکاری ناوخۆ دەرەوەی وڵات. پیرۆزە لە هەمووان سیستمێکی خوێندنی 100% بەریتانی لە شارەکەمان ئێستا بەردەستە بە پەروەردەیەکی کەلتوری خۆمانە. لە بریتیش گرامەر سکوڵ منهەجی ئۆکسفۆرد یونیڤەرسیتی پرێس پەیڕەوەکرێ و سەرجەم بابەت و وانەکان لەلایەن ئۆکسفۆردەوە دابین کراوە. مامۆستاکانمان ڕاهێنراوی ئۆکسفۆردن، بەمەش دەبینە یەکەم قوتابخانەی ئۆکسفۆرد لە شارەکەماندا. دەرچوانی بریتیش گرامەر سکوڵ دەبنە هەڵگری بڕوانامەکانی قوتابخانەی نێودەوڵەتی ئۆکسفۆرد. بریتیش گرامەر سکوڵ خاوەنی ئەکادیمیای تۆپی پێیە. بریتیش گرامەر سکوڵ براندی یانەی تۆپی پێی بروک هاوس کۆلەجی بەریتانیا. بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان و عێراقدا یانەی تۆپی پێی بریتیش گرامەر سکوڵ دەتوانێت بەشدار بێت لە خولی تۆپی پێی یانە نایابەکانی بەریتانیا بۆ خوار 18 ساڵ. بەهاوبەشی لەگەڵ یانەی تۆپی پێی بروک هاوس کۆلەجی بەریتانی یانەی تۆپی پێی بریتیش گرامەر سکوڵ دەتوانێت گەشت بکات بۆ بەریتانیا و بەشداری بکات لە خولی یانە نایابەکانی بەریتانیا بۆ خوار 18 ساڵ کە یانە بەناوبانگەکانی ناوخولی بەریتانیاش لە خۆ دەگرێت. یانە بەشداربووەکان لەلایەن بەهرە دۆزەرەوەکانەوە چاودێریەکرێن کە نێراوی یانە بەناوبانگ و پێشکەوتوەکانی بەریتانیان. هەر لەم چوارچێوەیەدا یاریزانە بەتوانەکان هەڵەبژێرێن و دەگوازرێنەوە بۆ یانە بەهێزەکان. ئامادەکاریەکان بۆ بەشداری خولە بەریتانیەکان لەسەر دەستی ڕاهێنەرانی شارەزا و کارامەی خاوەن بڕوانامە و ئەزموونی تایبەت بە خولی نایابی خوار 18 ساڵ ئەنجام دەدرێن.